سلاف و بهیویا درین خوش ام جارکه دیگه نادی دارا تماشاوان دمه لحاف گهاندنا کردان کرد کنکشن بهیوینا و سودوم فای جوی دمی ورگرن ابوي هيفيه كو ام كردان بجهين ايكو سرحاتي وبويرن لجهان دقام بيك جهورين داخل شمو جفيري جي استوديو دنج امريكا لواشنطن دي سي ديت جلور بين ایران في جاري ما اف بابت هنا سردانا داويا بارزاني جبو آمادي چاوا هاتيا شروع فكرن وزير درفه تركيا دخوازا بيجا امريكيان سياستا زيرو بروبلم هشتا دومينا ويدا خوازا لخوشبوني جه شوان پرور و احمد کایا کرد لباجارکی امریکی فروتنا سوزو میوان لسر عربان لدو هسپان خوشتویا و دومینان سلافین دوباره گلی تماشاوان هجا سروکی هرما کردستان عراقی مسعود بارزانی لسر داخوازا سرک وزیر ترکیه رجب طیب اردوغان آماده شاهیکا بکومالا جن اینانی بو لباجار آماده لی او دلیوه درفتک بو جبو وجاندنا چند پرسین سیاسی وکا هر چالاکیه کا تیکلا سیاسی و جواکی پشتوانو دجبرین سردانا بارزانی جی هبون رها روحاوی بریوبری شاخی آمدی یه ریخستیا مظلوم در یا مافی مروان بسکایپی جبو کرد کنکشن بوی آوائی سردانا بارزانی شروع وکر لی روژا یکم یعنی روژا شمیه وقت کو به سرک وزیر ترکیه اردوغان را درکت سر کرسی او پروگرامه و چاقی جویره اشته سپاسی خوان جره پشکشی جبر کو و پروسسی دست بکریه و گوت لسر و پروسسی سر و پیواجوی چی دکوه علیم هم دکارم بکن و سالی روژا یکشنه روژا دن مثلا برز سروکی هرما کردستان برزانی و برز بایدمیر لوراتر داخویانک دان چاپمنیه برز برزانی هانی زمان کو اف پروسسا اری دنابرا ترکیه یعنی حکومت ترکیه آک پارتی و دنابرا سروکی پکیت که و سروکی پکیتی اجارم به هاتیه دست بکرن و اوسا تیمشاندن لی از دبیجم او که ماسین روژا یکم روژا اول روژا دن بیز برزانی او که ماسیان تمام کرن که رها جبلی ویناجی هناك کس ما ام دبیسن که هناك کس دبیجن اردوغان نها حول خو هموان بکاردی اینا جبو مثلا هالبجاتنين داهاتي وتتزاني جي دنجين كو اردوغان ناف كردان دا هالبجاتنا وردقرا نكي من قالك نجي نها جوينا ديكا وهاتنا برزاني جي بوي مبستي بويان دوي چارچو في دابو افراستا دو مسألة دبيا انا يكم اردوغان برز اردوغان برز برزاني وخواند ديار بكري هم بيجيب كو جبو دنگا بلي دنگ جبو کو دنگ آن دی قزنج بکه دنگ آفیونه دنگ کیسری دنگ یعنی روج آوایا ترکیه جی جبو کو و خواندنی اردوغان رخنه لکن او دو جی سیاست ورا یعنی وقت مثلا برز بازانی دعوت بکم از کانم دنگ خونه زیده بکم سیاست گوسانه يعني جر إيه كنت دعوات كربن أب تشتاج فكران دبنجي تشتي مسلم وقتها هالبجارتن شبه ذاتي حتى وجه على بنشش ما هنا بنشش ما هذا بيرتش دجوهر بيرتش شبه حتى وجه على المسألة هاتن بلكي جبيجي بقى صار لي مسألة أزدواجهم يعني أو علاقة بيرتني كمان قريب بله بعد بهاتنا بارزاني جبو آمد الطنقاف نبو يعني بدأت أوك يعني علاقة بدأت نه يك تك شيء تك بوقت هربو وساز ببيجم مثلا هم وكيلين بدأت چون پیشیا سروک برز برزانی و چون برز اردوغان چون پیشیا او جره هانین يعني چار پنج وزیر بدأت وساز لی شارع Diyarbakır şehri Ahmedici vek protesto küçük çekir evci yani ev protestoya ji embejin
عاجز بونا خو بهانین زمان يعني اوقات سدان سد نل دجي بريز برزاني بو جيرا شوري توجو تنك نگوتن نهشتن ورزمن اري ملت باكي هندريوان مثلا سدان سد نرازي بو ببي شكل هاتنه ليدي ساجي دوكن ام هاتنه جبو سروكي خويا برزاني جبو شبان پرور هلبستوان ما ام هاتنه وان ام جوان حزدكن بساجي تشتوان دنا ملت دگريان يعني بالکش یعنی بالداینا ارینی بالداینا ناینی پرتر بود اوجی مسئله باش بود بله برز رها روحاوی بره ببره رخصیا مظلوم در پشکا آمدی يعني لآمدي ام قال كي سباسيات تكن اجي سپاسیا ورکم سکفتن جورا وليرا لواشنطن بنيادي بروكينغز ميفانداريا وزير درفي تركيا احمد داود اوغلوكر جبو بيداچوني بسر بيوندين دبلوماسيين ولاتيوي هم دقل امريكا هم دقل ولاتين دوروبرو جيهاني جي ويخوست نشان بدا كاتشاوا بزاوا دبلوماسيا تركيا كاريگرا و هشتا گشجي ديكا برو واجي گلک سياست وانا وزير الدرفي تركيا أحمد داود أوغلو باور دكتن تكالين أمريكا وتركيا قد صست نبونا وهردو ولات لسر همان بنمايا ربازن خوا آفادكن ديمقراسيات آزادي ومعفي مروفان ليوي بيناسين كركو ولاتي وي كتيابر كاريگريا دو پرسن هري مزرين جهاني لفان سالين بوري. One is international economic crisis, especially European crisis. یەکەم قەیرانی ئابووری جیهان، دووەمیش بەهاری عەرەب، تورکیاش لە نێوان ئەو دوو ڕەوشەدایە. قەیرانی ئابووری ئەوروپا کاریگەریەکی زۆر خراپی لەسەر تورکیا بوو. ئێستاش بارودۆخی ئاڵۆزی سووریا کێشە و گرفتی بۆ دروست کردوین، بەڵام ڕێبازەکانمان بەرامبەر ئەم ڕووداوانە ئەوەیە پشتیوانی لە وەرچەرخان ڕۆ دیموکراسی بکەینە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریکاشدا. وزیر ترکی گوت او پرسگریکن عبوری بونا اگر پیدا بونا برسینگرتنین کلتوران و بتایبت جی نحزیا لدجی ترکان لأوروپا. برز داود اوغلو بحثی میکانیزما کاری خواه کرو که چاوا لسرفاجاندنا پیوندین باشا دیگل ولاتن هف سنور جبو نهیلانا پرسگریکانو باش اخستنا ناکوکیان لیوی پیناسین کرکو روشا سوری آلوزیا مزنا. The recent experience in Syria, for example, showed it very clearly. ڕووداوەکانی ئەماوەی ڕابردوو لە سووریا داوای نیشاندا سیستەمی نێونەتەوەیی هاوسەنگ نیە و نەیتوانیوە وەڵامێکی دروستی هەبێ نەکرد بەرامبەر گۆڕانکاری و جیاوازیە سیاسیەکان بەڵکو وەڵامەکە هەر بێدەنگیە بەرامبەر قەیرانی مرۆڤایەتی. بۆیە پێویستە سیستمی جیهانی بگۆڕێت و نەتەوە یەکگرتوەکانی گوێ لە پەیامەکانمان بگرێ بۆ کۆتایی هێنان بەم قەیرانە مرۆڤایەتیە. وزیر دربی ترکیا لی بنیادی بروکینگز لیره لواشنطن داخوازا لی خوشبونی جهونرمندین کرد شوان پرورو احمد کایا کرو گوت که چاوا بری چند روزان دما پرور دگال بارزانی هاتی دیار بکری او لطنشت حف رونشتنو وی جرا گوت او داخوازا لی بورین دیکا جوان سیاستین بری و هشتین او دهان سالا دوری ولاتی خوابا. And I apologize because of all the wrong policies. بۆ خۆم داوای لێبوردنم لێکرد لەسەر هەموو سیاسەتە چەوتەکانی خۆمان کە بوو نەمایی دوورکەوتنەوەیان لە وڵاتەکە. سیاسەتەکانی پێشومان هەڵە بوون. بەڵام ئێستا سەرۆکوەزیری تورکیا خۆی پێشوازی لە شوان پەروەر دەکات و لە وتارەکەشیدا نەکرد باسی پەروەر دەکات بەڵکو باس لە ئەحمەد کایاش دەکات. ئەو سەروەختانە بەسەر چوون. خۆم بە شوان پەروەرم گوت هەمان ئەو مافانەوە هەیە کە من هەمن. ئێمە بۆ جۆرە ڕوانینەوە ئێستا کێشەکانمان چارەسەر دەکەین. برز داود اوغلو برسفا پسیارکا مددا سبارت پروسه آشتی و دانستاندنان دیگل ریبری پیکیکی عبدالله اوجلان و که اگر حکومت اردوغان دی لاین سی بجداری وی پروسه بکا حتا سر بکا. My personal view as well as our political approach is بۆچوونی کەسی خۆم لەم جۆرە دۆسەیانەدا لە ئەنگلی دانوستانی ڕاستە خۆم. لە وڵاتی خۆماندا ئێمە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان و توێژ دەکەین بەبێ هەبوونی لایەنی سێم تەنانەت ئەگەر جیاوازیشمان هەبێ. ئێستا زیاتر گەشتبینم چووکە ڕاستەوخۆ و توێژ لەگەڵ هەموو لایەنە پەیوەنددارەکان دەکەین. وزیر دەرڤایە تورکی گوت وڵاتێوی هەفسەنگی دروستکردیا دنێڤبەرە ئەولەهی و ئازادیاندا و بە باوەریاوی ئازادی و دیموکراسیەت ڕێکن گەشەکردنا وڵاتانە. بینەران کاربەدەست ji 192 وڵاتان لە وارسۆ پۆڵند جڤیان و کاری دیکن ji bo dariştina peymana netewên êgirtî cihê protokola Kyoto bigretin peymana ku ev sal
بداویتێ کومەبەستاوی ژی پاراستنا ژینگەهێ و ژیانە مرۆڤانە لە دەمەکی پێشبینی هەنا هەتا ساڵە 2015 پەیمانەکنوه بکەفتە کاری ji بۆ پاراستنا ژینگەهێ راپۆرتەکە بانکا جیهانی داخوازا کارێکی بلەز دیکە ji بۆ کێمکردنا گازا یان گازên دەمکورد ژینگەهێ پیس dikin weka rêkekê ji bo ragirtina guhertin û gerimbûna ژینگەهێ û parastina jiyana mirovan. وێرانکاریەکانی زریانەکەی هەفتەیەک لەمەوبەر لە فلیپینیدا ئاماژەیەکی ڕوونا بەوەی کە گەرمبوونی ژینگەی جیهان ڕاستیە. ئەمەش بە پێی وتەکانی ڕیچارد کەید جێگری سەرۆکی بەرنامەی پەرەپێدانی بانکی جیهانی. ئەمە ڕووداوەکی تایبەت نییە. هێز و زۆر هاتنی ئەم زریانانە لە ئەکام گۆڕانی کەش و هەوا لە ڕوانگەی زانستی کەشناسین زۆر ئاشکرایە و ئەمە شتێکە کە زۆر وڵاتانی تر دەبێت خۆی بۆ ئامادە بکەن. بانکی جیهانی بەشداری کردبوو لە ئامادەکردنی راپۆرتی بە ناوی ئۆنتین ئایس لەم راپۆرتەدا سەرنجدراوەتە سەر ئەو هێرێمانەی کە بە سەهۆڵدا پۆشراون و ڕێژەی گەرمی ئەو ناوچانە دوو هێندی گەرمی جیهان بەرز دەبێتەوە. بۆی هەیە ئێمە گۆڕانکاری بەکارەسات لەم هەرێمانە ببینین. ئەگەر سەهۆڵ بەندانەکەی هەرێمی هیمالایە لە ناو بچێت ئەمەش کاریگەری بەسەر ژیانی بە مڵیارد خەڵک دەبێت چونکە پشتیان بەو ئاوە بەستووە. بەڵگەکانی ئەم راپۆرتە تشک دەخاتە سەر کەمکردنەوەی گازە کاربۆنیەکان و ئەو سوتەمەنیانی کە لە ماڵەکان و ماشێنەکانی کە بە دیزل کار دەکەن بەکاردێت. ئەمانە زووتر لە ژینگەدا بڵاو دەبنەوە بە بەراورد لەگەڵ کاربۆن دایۆکساید بەڵام ئەمە کاریگەری دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ. هەموو ساڵێک 6 ملیۆن کەس بەهۆی پیسی هەوای ناو ماڵ و دەرەوەی ماڵ دەمرن. ئەگەر بێت و ئێمە شێوازی خواردن دروستکردن بگۆڕین ئەگەر ئێمە بتوانین پیسەتی هەوا بەهۆی ئۆتۆمبیلی کەون و مۆتۆری دیزل دروست دەبن لە ناو ببین توانیمان هەر ساڵ 6 ملیۆن کەس لە مردن ڕزگارکەین. و هەروها دەتوانین ڕادەی گۆڕانی کەش لەسەر خۆتر بکەین. زانایان کۆکن لەسەر ئەوەی گەرمی جیهان تا ساڵی 2020 دوو پلە بەرز دەبێتەوە لە سەردەمی پێش پیشەسازی. ئەمەش دەبێتە هۆی مەترسی زیاتر و بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا. خانم کەیت دەڵێت دەبێت ئەم مەسەلەیە لە وتوێژەکانی وارسۆ سەبارەت بە ژینگە بوروژێنرێت. لە کاتێک ئێمە گفت و گۆ دەکەین و هەڵس و کەوت لەگەڵ باری سەختی ئابووری سیاسی دەکەین لەسەر ئەوەی کە چێ بەچ ڕازیە زۆر شت وا هەنە کە بتوانین لە دەستماندا ئەنجام بدەین. ئەوجا بەم شێوەیە گۆڕانکاریەکان دێنە بەرچاو. کەی سوورە لەسەر ئەوەی دەبێت هاوکاری پتە و بکرێت لە نێوان ئەمریکا وڵاتە ساردەکاندا و ئەو وڵاتانی ئافریقای کە پیشەسازی تێدا گەشە دەکات بۆ ڕێگاگرتن لە گەرمی کەشوهەوا. بانکی جیهانی و ڕێکخراوی دەستپێشخەری ژینگەی نێونەتەوەی ناسراو بە ICCI ئەنجامەکانیان لە وتوێژەکانی نەتەوەی گرتوەکان سەبارەت بە ژینگە خستۆتە ڕوو. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. و لە قەتەری دروستکردن و ئاڤادانکردنا یاریگەه و هوتێلان بەردەوامە ji بۆ mêvandarîkirina yariyên qehremaniya Topa Pê FIFA ya sala 2022 lê Amnesty International rêxistiya cîhaniya mafê mirovan û netewên êgirtî jî dibêjin milyonên kirêkarên biyanî li Qeterê di vî warî de karî dikin di warê avadankirnê de rûbirûy zêdegaviyan dibin. Ji Londonê me ev raport heye. هێزی کار یان لەشکری بەهێزی کار لە قەتەر لە 1,350,000 کرێکاری بیانی پێک دێ. بەڵام ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ دەڵێ هەردا یا 15 کرێکە لە ژوورێکی بچووکدا دەژین لە پلەیەکی گەرمادا کە دەگاتە 45% و هیچ ئامێرێکی فێنکەرەوەشیان نییە. وەک بەڕێوبەری کاروبارە جیهانیەکان لە ئەمنستی دەڵێ زۆربەی ئەو کۆچبەرانە کرێی ئاسایی کارکردنیشیان نادرێتێ. ئێمە کرێکارانی وهامان هەبووە کە 6 تا 8 مانگ موچیان وەرنەگرتووە
و هێشتاش ناچارن بچنە سەر کار وە کار بکەن و هەروەها ژمارەیەک لەو کرێکارانە لە بارێکی خراپدا لە کەمپەکانی کارکردن دەژین. زۆربەی کرێکارەکان لە قەتەر لە باشوور و لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاوە هاتوون لە وڵاتانی وەک نیپال، هندستان هەروەها سریلانکا. ئەگەر بشخوازن بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان ناتوانن. کرێکارانی کۆچبەر ناتوانن بەبێ ئیزنی تایبەتی لە وڵات دەربچن و دەبێت خاوەنکار ئەو ڕێگەیان پێ بدات و هەروەها ناتوانن بەبێ ئیزنی خاوەنکار ئیشی خۆیان بگۆڕن. هەندێک لە کرێکارەکان قسەیان بۆ ئەمنستی ئینتەرناشناڵ کردووە. ئەمدانێکی دەخۆن و برسی دەمینن ڕاستی ئەڤە برنجێمە نەمایە و ماپارەنین بکڕین ئەم برسی دنڤن شش دەستێمە نایە. ڕێکخراوەکانی داکۆچی لە مافەکان دەکەن ئاگاهی دەدەن لەسەر پارێزراوی شوێنی کار، لەوانە کۆنفەدراسیۆنی یەکێتی بازرگانی نێونەتەوەیی. لەسەر بنچینەی ئاماری ئەم دوایی ڕێژەی مردن ئەم ڕێکخراوە دەڵێ پرۆژەکانی بۆ مۆندیاڵی قەتەر دەکرێن دەشێت تا ساڵی 2022 4,000 کۆچبەری کرێکاری تیادا بمرن. لەم ساڵدا یەکێک لە کرێکارە نیپاڵیەکان توانی داوایەکی ئاسایی دژی شوێنی کارەکەی بباتەوە پاش ئەوەی لە ساڵی 2011دا ڕووداوێک لە کاتی کارکردنیدا خەریک بوو ببێتە مایی مردنی. من چاری بەری سبێ هەتا 10 شەوێ بێ ڕاوەستان کار دیکرد. ئەگەر مەڤیا بە ڕاوستینیان تشتێکی بخۆین کار بدەستێن کەمپانیە دەگوت اون هاتنە کار بکەن یان بخۆن. هێشتا حکوومەتی قەتەر وەڵامی راپۆرتەکەی ئەمنستی ئینتەرناشناڵی نەداوەتەوە وەڵێ دەڵێت کارکردن و ئامادەکاریەکان بۆ جامی جیهانی تۆپی پێ باش و گونجاوی دەبن. بەڵام راپۆرتەری تایبەتی نەتەوە یەکگرتوەکان دەڵێ ئێستا کاتێکی ڕێوشێنی گونجاو بۆ کۆچبەرانی کرێکار بگیرێتە بەر لە قەتەر. دێ زەحمەتیان پتر بکات چونکو ژمارە کارکەران وێ بلندتر بە لە ساڵن داهاتی لێ ئەو دیسان دەلیڤەیان بەردەست دکە ji ber قەتەر دکەفتە ژێر زێرەوانیە. ئەنجومەنی جیهانی بەڕێوەبردننی تۆپی پێ واتە فیفا گوتوێتی دۆسەی کۆچبەرانی کرێکار لەگەڵ دەسەڵاتدارانی قەتەردا باز دەکا. ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن فیفا دەسەڵاتی هەیە تا فشاری زیاتر بکە بۆ باشکردنی مافەکانی کرێکاران. بەڵێن ساڵح دەنگی ئەمریکا. ڕاستە تەماشەوانن هێژات تەکنۆلۆژیایە نۆ و شێوەین بلەزین ژیانی گەلک تۆڕ و تبعین کەڤن نەبەس لە ئەمریکا بەلکو لە سرانسەری جیهانی گوهرتنە یان هەر نەهشتنە. لێ لە باژێڕی بالتیمۆری ویلایەتە مەریلاند یا ئەمریکی یەک جوان تبعین کەڤن فرۆتنا سەوزە و میوەیان لەسەر عەرەبانن هەست پڕادکێشن هەرمایە و خەلکێک و ژیانەوان لەسەر وی پیشەی خەباتێ ji بۆ بەردەوامی ئومانەوان دکرد. خەلکی بالتمۆر یلوی دەنگی ڕاهاتی ئەف دەنگە تێتە ناسین وەک دەنگی وان کەسن لەسەر جادا کەس کاتیە دفروشن لەسەر عەرەبانن کو هەس پڕادگریت ئانژی کو ئەو دبێژنێ ئەیرابرس. بیجێ عەبدوڵڵا یە 25 ساڵی لە پڕانیە ژیانەخوا ئەف کارە کریە. ئەو ڕۆژەخوا بە پڕکردنە عەرەبانەخوا دەست پێ دکرد بە کەسکاتیە تازە یە دەڤەرێ. مکەلەمی هەیە پەلگ و فاسۆلیên کەسێک هەنە. مشتری dikarin bênevê erebane tiştê xwe bikirin an jî eger bixwazin erebane diçîte def malên wan demê guh li vî dengî dibît. Gelek ji mişteriyan xelkê bi temene ku nikarin rêkeka dirêj piya biçine marketê û yedî jî gihandina wan pêsana hiye. Wişa Arabers bi eslê xwe li navê Street Arabs hatiye li çerxê 19 ku merema wê xelk e. Li Piraniye mêrêt Efrîkên Emerîkî ku hesp û erebane hebûn dest bikarî kir. Li van salên dîmayekê ev alete kêmtir dibû û çend kesan karê xwe ji dest da ji ber ku avahiyên hikûmetê qebûl nedikir li pêş cadên wan rawestin û her wisa çalakvanên mafên ajel an ku heywana gazvinde kirin ku baş çavê xwe nakene van hespan. Li sala 1994 rêxistiyek ji bo parastina edet û kulturê hate danan ji bo berdewam kirina vî edetî. Rêveberê wê rêxistiyê Daniel Van Allen dibêjit li van salên borî em dibînin ev edete yê zivriye ve û berdewam dibe. Li çend salên borî me ji erebanekê kirine dû û niha piştî nûjenkirina stebla me kirine heşt û bihîvîne salabêt çarê dî amade bin. Bêjî Abdullah dibêje wî bi çi rengekî li ber niye dest li karê xwe berdet. Ez ê her vî karî bikim heta min şiyana serpiya heye em ê bimînin eva sedan sala ev bazirganî heye. Herêz xendan dengê Amerîka.
بینەران سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما بیرەوەریا 5 ساڵیا کوشتنا سەرۆکێ بەرێ ئەمریکی جان ئەف کەنەدی کرد سەرۆکێ کو دەستکەفتی نوی بوونە جهێ ڕێزگرتنی لە ئەمریکا گوتنی نوێژی گرنگ نە ئەوە کە وڵاتی من چ ژمڕا دکە گرنگ ئەوە کە ئەزێ چ وڵاتی خۆرا بکەم هێشتا دبیرەوەریە تەڤایە ئەمریکیاندا مایە لەوێ بیرەوەریە سەرۆک ئۆباما میدالیا سەرۆکاتیە ji بۆ ئازادیە یاکو سەرۆک کەنەدی دەست پێکری وەکو نەریتەک دا 16 نافدارین ئەمریکی سەرۆک ئۆباما دەگەڵ خانما ئێکی و سەرۆکێ بەرێ ئەمریکا بیل کلنتن و وەزیرا دەرڤەیە بەری هیلاری کلنتن سەردانا گۆڕا سەرۆک کەنەدی کرد لە گۆڕستانە نیشتیمانی لە واشنگتن و ژمارەکە کەس و کارن بە نەماڵە کەنەدیژی ئامادە ببوون بەری هنگی سەرۆکی میدالیا سەرۆکاتیە ji bo azadiyê da serokê berê Bill Clinton û 16 navdarên diyên Emerîkî ew ên rolê diyar heyn di bilindkirina bihayên Emerîkayên keltûrî, siyasî, zanist û werzişî de. Serok Kennedy ev xelatkiribû torek lê 2 heftiyan berî rêzgirtinê li yekem grûpê dest nîşankirî ji xelatî re ew hata kuştin. Temaşevanên hêja berî em xatirê ji we bixwazin me hez kir û agadar bikin ku bernameya heftiya bê dê taybet be li ser bîrewerî paşma û destkeftên serokê berê Emerîkî John F. Kennedy. Heta wî demî her sağ û silamet bin hûn dikarin vê bernamê çendîn bername û raportên vîdyoyê galeriyên wêneyan hevpeyvîn û babetên dî jî li ser malperên dengî Emerîka yan dengê Emerîka temaşe bikin. Facebookê me Kurd Connection îmêla me jî kurdconnection@voanews.com. Heta wî demî wekî me gotî her şad û bextewar bin û silav û rêzên tevaya karmendên digel min di bernama li hevgihandina Kurdan de ji we re diyarî ne. Xweda hafiz.